سڵاوی خۆی گەورەتان لێ بێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم لە سەرەتای ئەم هەفتەیەدا. ئەرک و بەرپرسیارەتی خێزان دەکەمەتەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. لە کۆمەڵگەی ئەمەدا زۆر جار وێنای خراپ و پێناسەی خراپ و چاوەڕوانی خراپمان لە پرۆسەی زەواج وای کردووە کە زەواج و هاوسەرگیریەکانمان بەرەو ئاقارێکی خراپ یا نادروست یا دوور لە چاوەڕوانی خۆمان هەنگاو هەڵبهێننەوە و بڕوە. زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا زەواج سەرلەبەری کۆشکێکی پڕ لە خۆشەویستی و پڕ لە ئارامی و پڕ لە ئاسوودەیی و پڕ لە سکوونەتە و دوورە لە هەر جۆرە ئەرک و ماندووبوون و مەشەقەت و ناڕەحەتیەکەوە. بۆیە زۆر جار تاکەکانی کۆمەڵگەل بە چاوی ئەوە یا بە خەیاڵی ئەوە یا بە وێنا و ئاسوودەی ئەوەی کە ئەکەونە نێو بە هەشتێکی دوور لە ئەرک و دوور لە ناڕەحەتی و دوور لە مەشەقەتەوە دەچنە پرۆسەی زەواج. بۆیە هاتنە ڕێگەی هەر کەلەبەر و هەرگرێ و هەر گۆڵ و هەر ناڕەحەتی و نەبوونی و هەژاری و نەخۆشیەک ساردیان دەکاتەوە پێیان وابووە کە ئەمان ڕێی هەڵەیان گرتوۆتە بەر و زەواج ئەوە نەبووە. بۆیە لە نیوەی ڕێدا تووشی یەئس و ناڕەحەتی و زۆر جار جیابوونەوە و شیرازەپسانیش دێن. بە جۆرێکی دیکەش خەڵکێک هەیە هەر لە دوورە و پێی وایە زەواج بریتە لە کۆڵبەریەک، بریتە لە بێگاریەک، بریتە لە خۆماندووکردنێکی ناپێویست، بریتە لە بەهەدەردانی ڕەنج و عەزیەت و ماندووبوون و ڕەنج و توانا و وزە و مادەی خۆمان لە پێناو بۆ نمونە بنیادنانی ماڵێک یان شتێک کە ئەمەش دەکرێت لە ماڵی باوکدا ئابێ. ئەم دوو دیدە تێڕوانی یا ئەم دوو جۆرە دیدگا و ڕوئیایە بۆ زەواج هەردووکیان دەگونجێ هەڵە بن. زەواج بریتە هەم لە ئەرک و هەم لە ماف، هەم بریتە لە ئەرک و بەرپرسیارەتی، بریتە لە خۆشی، بریتە لە بوون، بریتە لە نەبوون، بریتە لە زۆر شتی دیکەواتە وەکو کورد دەڵێ زۆر جار کێشەی خێزانیش خوێی چێشتە ماڵێک دوور بێ لە کێشە و دوور بێ لە نەبوونی و دوور بێ لە هەرچی جازار و ناڕەحەتی و بربەستێک بێگومان ئەوە ماڵێکی ئاسوودە نابێ، ماڵێک نابێت کە بتوانێت تا مەنزڵ بەردەوام لەسەر پێی خۆی بوەستێ و بەردەوام بێ. ئەمە لەم بەرنامەیەدا باز لە ئەرک و بەرپرسیارەتی هەریەک لە ژن و پیاوەکەین لە پرۆسەی هاوسەرگیریدا و باز لە وەلانانی ئەو کێشە و گیر و گرفت و ناکۆکیانە دەکەین کە دێنە بەردەم پرۆسەی هاوسەرگیری و باز لە هاوسەرگیریەکی سەرکەوتوو دەکەین بۆ ئەوەی هاوسەرگیریەکەمان سەرکەوتوو بێ و هەر لە نیوەی ڕێدا وەکۆڵێ کوردەڵێ باری لار ناگاتە مەنزڵ نەبێتە و بارە لارەی بەسەر خۆمان و خێزان و دەوروبەرەکەمانە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامیل شارباژێڕی مامۆستای زانکۆم کردەوە پێکەوە تاوتوێی ئەم پرسە گرنگە دەکەین. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بوونیت. سەرتا لەو پرسیارە دەست پێ بکەم گرنگی پرۆسەی هاوسەرگیری چیە و بۆچی پێویستە ئێمە بچینە نێو ئەم پرۆسەیەوە و هاوسەرگیری بکەین؟ بەڵێ بەناوی خوای جوانکاری جوانویست درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی سەرداری مرۆڤایەتی حەزەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم. سپاس بۆ بەڕێزتان بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم دیدارە. هەڵبەت وەکو جەناب دەفەرمووی ضرورە لەوە دەست پێ بکەین پرۆسەی زەواج، ئەهەمیەتی زەواج لە شەریعەتی ئیسلامە، بۆچی زەواج دانراوە و گرنگی چییە. من حەزەکەم تیش بخەمە سەرم خاڵە لە چەند تەوەرێکدا. خاڵ یەکەمە بزانین کە زەواج و پرۆسەی هاوسەرگیری سنەتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ النکاح سنتي فمن رغب عن سنتي فليس مني. واتە پرۆسەی هاوسەرگیری و زەواجکردن سنەتی منە، هەر کەسێک لەم سنەتەی من جێبەجێ نەکا ئەوە لە ئێمە نیە و لە من نییە. خاڵێکی تر کە زۆر مهمە ئاوەدانکردنەوەی سەرزەویە، چونکە ئەگەر پرۆسەی زەواج نەبێ جیل لە دوای جیلنەوەکان بەردەوام نابێ کابوو زۆر زەرورەکان پرۆسەی زەواجە بەردەوام بێ بۆی نەوەکان زیاتر بن و وەی سەرزەوی ئاوەدانکەنەوە. زیادبوونی مرۆڤ بۆ پاراستنی ژین و دینی خەڵکە، واتە گەر مرۆڤ نەبێ هەم دینی خەڵک سەلامەت نابێ هەم ژینی سەلامەت نابێ. ئەوەی لەسەر زەویە ژیان بەرپاکە ئینسانەوەتە مرۆڤە کابووە گەر هاوسەرگیری نەبێ ئەم مرۆڤانە لە سەردەمێکە لە کاتێکا کۆتاییان دێ کە کۆتاییش دات کابوو دنیا کۆتایی دێ. خاڵێکی تر سوکنا و ڕاحەی نەفسیە وەکو قورئانە فەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها. وسكناي لاني الروحة ئاسوودەی ڕۆح و ئاسوودەیی جەستا وەی هەردووکیان بێکەوە ژن و پیا و
و کوڕ و کچ و هەردوو ڕەگەزەکە بتوانن بێکەوە ئاسوودەیەکی ڕۆحی فەرهەم بێنن وەک قورئانە فەرمێ و ئاسوودەیە ڕۆحیەش بەرجەستە نابێ هەتا ئەو دوو ڕەگەزە بەیەکەوە تەعامل نەکەن واتە تەعاملی بەیەکەوە بوون لتەسکونوا إليها انجا وجعل بينكم مودة ورحمة انجا مودة ورحمة برپابێ کە ئەم مەوەدە و ڕەحمەیە ئەمەنە گەورەیە ئەگەر لە بەرنامێکی ئاوەیە تەنها باسی مەوەدە و ڕەحمەکەین وابزانم اینجا حەقی خۆی پێ نادەین. خاڵێکی تر پرۆسەی زەواج سەبەبە بە بەدەزێنانی ڕیسق واتە زۆر کەس مەسەلەن لە پرۆسەی زەواجە تا هاوسەرگیری نەکا وەکو داواری خۆمانەڵە ڕزقی سوارە بەڵام ئەو کاتە کە پرۆسەی زەواجەکە خۆی پەروەردگار دەرگاکانی لێکاتەوە بۆ دەرگای لێکاتەوە چونکە کۆمەڵە مەشاریعی تری لە بەردەستایە مەسەن لە بەردەمیاتی لەم پرۆسەی زەواجە و خزمەتێکی گەورە دەربکە نەوە پێک بێنێ جی لێ بخاتەوە ئەم جی لە ببنە خزمەتکاری خەڵک ببنە خزمەتکاری دینی خەڵک ببنە خزمەتکاری ژینی خەڵک. خاڵێکی تر لانی نفسی ئینسان حتا علەمانی علم النفس دەڵێن حتا ئینسان پرۆسەی زەواج پێک نێنە چونکە ئینسان غەریزەی هەیە ئەم غەریزەی ئیشباعی با بڵێن وەرگی و غەریزەی ئیشباعی جنسی هەیە غەریزەی ئیشباع جنسیەکە لانە ڕۆحیەکەی ئەوەیە کە ئیسلام لە لانێکی شەرعیەوە دایناوە ئەم غەریزەیە با بڵێن ئەم غەریزەیە لەگەڵ هاوسەرێکی خۆیان لەگەڵ ڕەگەزەکەی بەرامبەریە ئەم غەریزەی خۆی بەتاڵ کاتەوە بە بوارێکی شەرعی. خاڵێکی تر پەیوەندی کۆمەڵایەتیە واتە ئەگەر تۆ زەواج نەبێ پرۆسەی زەواج نەبێ ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە ئەبچڕێ چونکە تۆ مەسەلەن کە زەواجەکەی کۆمەڵی خەڵکی ترە ناسی مەسەلەن ئایلەی تر تێکەڵەبی لەم ئایلانەوە کۆمەڵێکی تر لینکی ترت بۆ دروست دەبێ ئەم لینکانە با بڵێن بواری کۆمەڵایەتی تۆ پتەوەکە کە باری کۆمەڵاتی لە ئیسلامە زۆری تیمانی پێدراوە کە پێڵن سیلەی ڕەحم و دوایژە بوارە کۆمەڵایەتیە حتا علەمانی علم النفس ئەڵێن یعنی ئینسان پێویستە لە هەفتەیەکدا دوو سەردانی کۆمەڵایەتیە بێت چونکە ڕۆحی پێویستی بەوەیە غیزائێکی ڕۆحیە ئەم غیزای ڕۆحیە گەرم پرۆسەی هاوسەرگیریە نەبێ بە تەئکید وردەوە داپوکێتەوە چونکە تۆ هەر خۆت و خۆتی سەردەمانێگەر خۆت و خۆت بی وردەوەدا وەکو عەرزم کردی لە بیدا ئەم جی لە کۆتایی دێ کە ئەم جی لە کۆتایی شاد بەڕاستی ئیتر نەوەکان بەردەوام نابن. زۆر باشە کەواتە ئێمە بەر لەوەی کە بچینە نێو پرۆسەی زەواجەوە ئەو هەنگاوە دروستانە کامانن کە پێمانخە نێو زەواجێکی سەرکەوتووە واتە ئایا بەر لە زەواج ئێمە پێویستە بناغەیەکی و ڕێوشوێنێکی و میکانیزمێکی وامان هەبێ بۆ ئەوەی زەواجەکەمان زەواجێکی سەرکەوتوو بێ کامانن ئەو نەخشە ڕێگا و میکانیزمانەی کە ئێمە لە هەڵبژاردننی هاوسەردا پیا و بۆ ژن بۆ پیا پێویستە بیگرێتە بەر و لە ژیانی هاوسەرگیریدا سەرکەوتوو بێ. ئەم پرسیارەی جەنابەت بە فەرمایشتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەست پێکەن کە فەرمێ تونکح المەرأة لأربع واتە زەواجکردن بۆ چوار شتە لمالها ولجمالها ولنسبها ولدينها ولا آخریشە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئیشارە بەوە کە فەظفەر بذاتی دینی تەربەت یەداک ئەگەر تۆ تەوێت زەواجێکی سەرکەوتوو بەرپاکەی ئەوە دینەکان هەڵبژێرە چونکە کە دینەکەی تیا بوو ئەوانی تر وردەوە دەخۆی یەتە جێگەیان. چەند خاڵێکی بەڕاستی ئەمەیە وەکو پرۆسەی زەواجی ئەوەی ئێستا بەڕاستی زۆر کەس با بڵێن هەندێک کەس ئەگەر مبالەغە نەبێت سەرکەوتوت نابێتایە ئەوەی بەڕاستی خوێندنەوەی بۆ پرۆسەی زەواج نییە وەکۆی کە بڵێن تۆ مەلەوانی ئەزانی لە خۆ بڵێ بڵێ ئاخر کاکە ئەمەی کە ئەم بەحری کە تۆ خۆتی تێفڕی زۆر قوڵە یا ئەم مەسبەحەی کە تیاچی 5 مترە تۆ لە 1 مترە ناتوانانی مەلە بکەیت کەوادو ئامادەکاریی بۆ نەکردووە یەکسەر خۆی کاتە ئەو ئاوە چەند متر قوڵێەوە ئەو کاتەیە تووشین خنکانە بێ یا ئەوە تا بێ مەلەوانێک دەری بێنێتەوە تووشی نەهامەتێ بێ. خاڵ یەکەم ئایا کە پرۆسەی زەواج ئەەکەی کەسێک ئەیە پرۆسەی زەواج بکە ئایا توانی ئەوەی کە زەواجی لەگەڵاکەی ڕێزی تەواوەتی بگری یەکەم یعنی ئەبێ خۆت بۆ ئامادەوە کرد بێ تۆ کەسێکی تریێتە ژیانتەوە ئەم کەسە تۆ ڕاهاتووی لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ تۆ دایک و باوک تاژی لەگەڵ برا خوشکژی لەگەڵ کۆمەڵی خەڵکانی ترا لە دائیرەکە تا لەو شوێنی کە تۆ کاری تیاکەی ئەتوانی ڕێزی خەڵک بگری لەمەوە خۆت بۆ دەرەکەی ئەتوانی ڕێزی بەرامبەرەکەت بگری کەەوە کاتە مەسەلەن کچێکێتە ژیانی تۆوە. خاڵێکی تر ئایا ئەوەی کە زەواجی لەگەڵایەکەی ئەتوانی سیقەی کاملی خۆتی بدەیتێ واتە سیقەی تەواوەتیت پێی هەبێ ئەگەر سیقەی تەواوەتیت پێی نەبێ لەسەر دوودڵی و ڕاڕایی ناتوانانی پرۆسەی زەواج بەردەوام بێ ئەمە دوو خاڵی زۆر سەرەکیە. خاڵێکی تر ئەتوانی پارێزگاری بکەیت و حیمایی ئەم شخصە بکەیت کە تێ لەگەڵ ژیانی تۆ بێتە هاوشەریکی تۆ ئەتوانیت هەموو بوارەکانی حیمایە بکەیت ئەتوانی پارێزگاری بی
کاڵین پارێزگاری لە زۆر بوارەکانە با بڵێن بەڕەهایی لە هەموو بوارەکانە چونکە تۆ ئەبیتە پشت و پەنا تۆ ئەبیتە پاڵپشت ئەم تۆ ئەبیتە قەڵغان بۆی ئەتوانیم قەڵغانەبی ئەگەر ناتوانی خۆ دوالێ بکە خۆ دروستکە بیبیتە قەڵغان کە نەبیتە قەڵغان ئەو کاتە سەرکەوتو نابی. خاڵێکی تر ئایا توانی تۆ پردی پەیوەندیوی بۆ تێگەیشتن واتە تۆ یەکەم جار لە پیاوە دەست پێ بکە ئایا تۆ کە چونکە تۆ ئەچی داوای زەواجەکەی لەگەڵ کەسێکی ترە هەر لە عورفی کوردەواریە وایە ینی تۆ کە دۆ پرۆسی زەواج پێگەێنی تۆ ئەچیتە ماڵی کچەکە تۆ دەستماجەکەی تۆ ئەتوانی پردی پەیوەندی لێک تێگەیشتنی خۆت و ئەو کچە بیکاڵت بژاردووە ئەگەر ئەم خاڵەتیانە ئەم خاڵە لە خۆتا بەهێزکە ئەنجا بچۆتە بڕۆرە پرۆسەکەەوە. خاڵێکی تر تۆ ئەتوانی هەست و سۆزی خۆتی بۆ دەربڕی ئەگەر نەتوانی هەست و سۆزی خۆت بۆ دەربڕی هەربەتە تۆ لەم بوارەیە لاوازی هەوڵ بە لەم بوارە خۆت بە قوتکە هەست و سۆزی خۆت بۆ کەسێک ئاوە ڕۆح وەکو دەڵێ ڕۆحی خۆتی بۆ بکەرەوە دڵی خۆتی بۆ بکەرەوە ئەنجا بڕۆرە پرۆسەکەەوە. خاڵێکی تر تۆ ئەتوانی زاڵبی بەسەر هەموو ئەو مشکیلانە دیراست کردووە کە زەواج مشکلیتیایە ئەی خۆ تۆ یەکسەر ناچیتە بە باشتۆکەیەکە و باشتۆکەیەک بۆ خۆت فراهەمکەی ئەچیتە ژیانی ئەو سەرگیریەوە ڕاستە ئەوانی کە پێشتر باسمان کرد دریا ڕاحی نەفسی ئەوانی کە ئاەتەکەی قورئانمان تەفسیر کرد و باسمان کرد لە مایەتیاتی بەڵام کۆمەڵێک مشکلەشی تایە. ئایا تۆ کەسێکی تا ئێستا بەسیترین مشکلت بۆ براکەت هەل کردووە لەگەڵ باوک تا هەر خەریکی مەشاکل بوو یا توانیتە مشکلە حەلکەی لە خوێندوتەوە لەسەر ئەو مشکلانەی کە دێتە ڕێی هاوسەرەکان تۆ لەو مشکلانەیە پیاوێکی توانی مشکلە حەلکەی ئەگەر ئەم کۆمەڵە خاڵەتیا بوو ئەوە هەڵبەتە ئامادە سازیت کردووە ئەو کاتە بڕۆرە ئەو پرۆسەیەوە کە پێوتێ پرۆسەیە و سەرگیری وە سەرکەوتووە بی وەگەر ئەم خاڵانەتیانە بێ و دڵنیابە لە خاڵێکیانە سەرکەوتو نابی دوای پرۆسەکە تووشی فەشەلە بێ. زۆر باشە دکتۆر هاوسەرگیری ناتەندروست و ناسەرکەوتو کامەیە و چۆن دروست ئەبێ ئەم هاوسەرگیریە مەبەستمێ پێچەوانەکردنەوەی ئەو خاڵانە بۆ زەواجێکی سەرکەوتو دەبێتە زەواجێکی ناسەرکەوتو یا زەواجی ناسەرکەوتو و ناتەندروست سیما و مۆرکی تری هەیە. بەتاکید هاوسەرگیری خاڵی ئەمانەیەوە واتە هاوسەرگیری ناتەندروست. بەڵێ هاوسەرگیری ناتەندروست من حەزەکەم لەسەر ئەویش دیسان کۆمەڵی خاڵ باسکەم کە ئەمانە ناتەندروستن بیرکردنەوەی مرۆڤەکان بۆ بەرامبەریان وا با بڵێن بیرکردنەوەی کوڕ کە ئاچێتە پرۆسە هاوسەرگیریەوە بە هەمان شێوە بیرکردنەوەی بەرامبەرەکەی تریشبی بیرکردنەوەی کچ یعنی کۆمەڵ خاڵی ڕواڵەتی و ظاهری ئەخوێندنەوە کە ئێستای نەسەری یەکەم التركيز على أمور لا معنى لها كۆمەڵە تەرکیزتەوە کۆمەڵە سەرنجی ئەخاتە سەر هەندێک شت کە ئەسڵەن هەر معنای نییە واتە هەموو خوێندنەوەکەی ئەو بۆ ئەوەیە کە ئەم کچێکی زۆر جوان بێ ئیتر حساب بۆ شتێکی تر ناکە ئێمە خەڵەتە هەمووی خوێندنەوەکەی ئەم بۆ ئەوەیەک مەسەلەن کچێک بێ شەهادەی هەبێ مادام شەهادەی هەموو شتێکە شەهادە هەموو شتێک نییە هەموو خوێندنەوەکەی ئەم بۆ ئەوەیە کە کچێک بێ باوکی مەسەلەن پلەدار بێ شر نییە ینی ئەمە خوێندناوانە سەقەتە واتە ئەو خوێندناوانی کە لا مەعنا لەها وەکو باسمان کرد یانی عولەمان باسییان کردووە ئەم خوێندناوانە خوێندنەوەکی ناتەندروستن ئالێرەوە بچیتە پرۆسەی زەواجەوە ئەو پرۆسەی سەرکەوتوو نابێ خاڵێکی تر اینجا مەسەلەن زۆر شتی تێدەگرێتەوە کە لەم بوارە ئەمەوێ مەسەلەن بچمە سەر خاڵێکی تر چونکە بۆی مەجال هەبێ ئیشارەت بە مشتەکان بکەین خاڵێکی تر کە ئایا القدرة على التغییر پێی وایە کە هەموو گۆڕانکاریەکان ئەتوانێت یەکسەر پیا گۆڕانکاری بکە مەسەلەن تۆ کە ئەگەر ئەزانی ناتوانانی گۆڕانکاری لە کەسێکا بکەیت لە کەسێک ترە خۆ تاقی کردوێتەوە ناتوانانی تەئسیرت لەسەر بەرامبەرەکە دەبێت لەسەر ڕەفیقەت لەسەر هاوڕێکەت یەکسەر ئەم کەسێک کاچۆت ئەچیتە پرۆسی هاوسەرگیری لەگەڵا کۆمەڵی خاڵی تایە کاکە من ئەتوانم ئەوە بگۆڕم ئەتوانم ئەوە بگۆڕم خەمی ئەوە نەبێ بەس ئەمانی بە یەک بگەن کە دوای یەچێتە پرۆسەکەەوە سێرەکە ناتوانێت گۆڕانکاری بکە واتە کۆمەڵێک خاڵی ناتەندروست ئەگەر لە بەرامبەرەکەی هەبێ خوانەخوازم کچە مەسەلەن دووڕوو بێ خوانەخواز ئەگەر کوڕەکە دووڕوو بێ خوانەخواز ئەگەر یەکێکیان لەمانە نەئەمین بێ ناتوانێم گۆڕانکاریان بکەوە تام خاڵانە بەبارە ئیجابیەکە بگۆڕێ کەوابوو تۆ ئەبێ پەلە نەکەی بزانی ئەتوانی گۆڕانکاریت پێکرێ گەر ناتوانی گۆڕانکاریت پێ ناکرێ بەڕاستی مەچۆ لە پرۆسەکەەوە خاڵێکی تر تێنەگەیشتنی تەواوی شتە ڕئیسیەکانی یەکتر واتە تۆ ئەبێ تێبگەی یعنی لە کەسی بەرامبەر هەم کچەکە تێبگا هەم کوڕەکە تێبگا سۆز و عاتیفەی یەکتر بخوێننەوە واتە هەموو شتێک سۆزی عاتیفەی یەکتر کە ئەچێتە بواری حەقیقیەوە ئەم سۆز و عاتیفانە بۆ زەمانێک بووە زەمانی پێزەواجە لە زەواجی ئەم سۆز و عاتیفەی ئەتوانی مەسەلەن پراکتیزێکی واتە لە شوێنی خۆیان بەکاری بێنی یا هەر بۆ کاتێک بووە
مەسئولیەتی ئائیلی تۆ ئەتوانی مەسئولیەتی هەڵگری ئەگەر ناتوانی کابوو تۆ ئەچیتە زەواجێکی خەتەک پێگەێنی هاوسەرگیریی ناتەندروست پێگەێنی خوێندنەوەی واقع هەندێک خەیاڵات هەیە مەسەرەن لە پێش زەواجە ئەم خەیاڵاتانە تو ئەتوانی لە واقع بەرجەستەکەی ئەگەر ناتوانی دیسان هەوڵ بە خەیاڵاتەکان بکەرە واقع لە واقعی خۆتە بەرجەستەی کە ئەنجا بچۆرە پرۆسەکەەوە خاڵێکی تر مبالغەکردن لە زۆر شتا کە وا خۆی دەرەخا کە ئەتوانێ بەسەر هەموو شتێکە زاڵ بێ و ئەتوانێ واقع بگۆڕی و ئەتوانێت تەغیر بکە و ئەتوانێت چی بکە بەڵام کە ئەچێتە ژیانەوە لە ژیانێکی سادەی هاوسەرگیریە ناتوانێم خاڵانە فرامۆشکە ئەمە خاڵێک بوون عهد على الهواء باشەرەتەن توانیوێتی لە ڕێگەی تەلەفۆناتەوە لە ڕێگەی هەندێک قسەی باقوبریقەوە کاچێتە ئەرزی واقعی هاوسەرگیریەوە ئەمانە بەو ناکرێ کابوو ئامادەسازیت بۆ نەکردووە ئەو کاتە هاوسەرگیریەکی ناتەندروست دروست دەبێت بۆی ئەم خاڵانە و کۆمەڵی خاڵی تر هەیە لەوە چێ لێرە ئەمەجان لێ باسی بکەین دوورودێژ و کە زۆرێک لە عولەمانی علم نەفس باسییان کردووە ئەو کەسێک کاچێتە پرۆسی هاوسەرگیریەوە بەڕاستی بێ خۆی تەواو ئامادە بکە و ئەم خاڵانەی کە باسمان کرد بە پێچوانێک ئیجابیەکەی کە پێشتر باسمان کرد ئەگەر بە سەربیەکەی ئەمانە لە خۆیان وجودی نەبێ هاوسەرگیریەکی ناتەندروست زۆر باشە دکتۆر وێنای ئێمە خەیاڵی ئێمە ڕوئیا و دیدگای ئێمە بۆ زەواج وەک ئەوەی کە ماڵێکە پڕ لە بەختەوەری پڕ لە ئارامی پڕ لە ئاسایش پڕ لە گوڵ و پڕ لە شیرینی و پڕ لە خۆشەویستی ئەمە وێنایەکی ناتەندروست نییە کە ئێمە پێمان وا بێ زەواج هەر سەرلەبەری لە 100% پڕ لە خۆشەویستی و ئاسوودەیە و تووشی گرێوگۆڵ و لەمپەر و نەبوونی و هەژاری و نەخۆشی ئەم شتان نابینەوە ئەمە یەکێک نییە لە وێنە خراپەکانی زەواج لای ئێمە کە سەرنجام لەوە چێ زۆربەی زەواجەکانمان بەرەواقارێکی خراپ بڕوە بەتەکی ئەگەر ئینسان پێی وا بێ ئەچێتە پرۆسی زەواجەوە نەم پرۆسی زەواجەیە کۆمەڵێ خەیاڵات و کۆمەڵێ دنیای وەهمی و کۆمەڵێ وەکو عەرزم کردی یەکسەر ئەچێتە باخی لە باخەکانی بەهاشت ئەمە باڕاستی لە ئەرزی واقع عوانیە چکە پرۆسی زەواج هەمان ئەو پرۆسەیە کە ئینسانێک لە عائیلەیەکە گەورە ئەبێ تۆ لەگەڵ چیا گەورە بووی لەگەڵ دایک و باوکێکا گەورە بووی کە پێشتر پرۆسەی زەواجیان کردووە تۆ لەم عائیلەیە ناتوانی کەسێکی تەندروست بی تۆ تا زەواجەکەی کۆمەڵی ساڵانت تێپەڕاندووە واتە 20 ساڵ 18 ساڵ خۆ لە 18 ساڵی ئەگەر زەواجێک تەندروست بێ نابێت لە خوار 18 ساڵی بکرێت دای عولەمان ئەڵێن زەواجی تەندروست لە تەمەنی 20 بۆ 25 ساڵیایە واتە تۆ 20 بۆ 25 ساڵ ئەمە تۆ لەگەڵ عائیلەیەکاژی لەگەڵ خێزانێکە کە یەکەم جارم خێزانی تۆ لە زەواجەوە دەستی پێکردووە لەگەڵ باوکو دایکێکە ئایا تۆ دوانیوتە لەگەڵ ئەم باوکو دایکەیە هەڵکەی تەندروستانە و لەگەڵ خوشک و برایە هەڵکەی تەندروستانە و تعاملی تۆ لەگەڵ باوکو دایکێکە تعاملێک بێ خۆشگوزەرانی فراهمێناوێ بۆ خێزانەکەی خۆت ئەبێ لێوە دەست پێ بکەی ئەگەر توانی بێت ئەگەر نتوانی بێ بەسیترین مشکیلە تۆ قسەیەکت هەبێتایە و قسەیەک دەبێ بۆ باوکو دایکت و بۆ خوشک و براکانت چۆن نتوانی سبێنێت تۆ هەر ئەبیتەوە بە باوکو دایک سبێنێت تۆ باوکێکی بەگەڕی بە دوای دایکێکی تەندروستە ئەم باوکو دایکە کە مناڵەکان تۆی و خوشکەکانتە لەگەر تەندروست نەبن سبێنی عائیلێکی تەندروست بەپا نابێ ئەنجام عائیلەوەکو بەڕێزی شایەتێک پێکرد کاکە ئەکرێت تووشی نەبوونی بی ئەکرێت تووشی نەخۆشی خوانە خواست خراپبی ئەکرێت تووشی مەسەلەن کەم ئەندامی بی ئەکرێت ئەندامێکرد لە دەست دەی بۆی نەخۆشیێکەوە بۆی شتێکەوە تو ئەتوانی لەگەڵ ئەمانەیە تەعاملکەی یا ئەوە تا یەکسەر ئەکەویتە چاڵێکە و دەرنایتەوە ئەو کاتە تۆ ژیانی خۆشت و ژیانی کەسێکی تریش بە خۆتەوە لەناوە بی لەوە چێ ژیانی ئەو کاتە مناڵی ژێتە ئاراوە ژیانی مناڵەکانی خۆشت لەناوە بی کابوو ئەبێ خۆت ئامادەکەی پرۆسەی زەواج خۆشی زۆر تایە و ناڕەحەتیشی تایە چونکە هەر دنیا خۆی ناڕەحەتی تایە دنیا هەژاری تایە وەکو عەرزم کردن دنیا نەخۆشی تایە دنیا کۆمەڵێک پەیوەندی و علاقەی کۆمەڵایەتی تایەگەرم پەیوەندی علاقانە جاری وشتی زبر دروستەکە ئەم شتە زبرانە کە دروستیەکە تۆ توانی حەلیکەی تۆ توانای ئەوەت هەبووە تا ئێستا لە کێشەیەکی خەڵکی ترا بووی بە بەردێک لە دیواری خەڵکێکی ترا بۆی دیوارێک هەڵبچنی یا هەر نتوانیوە بەڕاستی کەسێکی تەندروست بی بۆیە مەسەلەن زۆرێک لە عولەمانی علم و نەفس دەڵێن هەندێک کەسمان هەیە هەزاری یەکسانە بە سفر و هەندێک کەسی تریشمان هەیە یەکی یەکسانە بە هەزار تۆ توانیوتە کەسێک بی خۆت یەکسان بی بە هەزار کاکە یەکسان بە 100 کەس یەکسان بی بە 50 کەس ئەگەر تۆ نتوانی گۆڕانکاریک لەمە بکەیت تۆ ژیانی تۆ هەمووی تۆ هەزاری وەکو تۆی نانتوانی بێ قسەیەک بکەن لە کۆمەڵگەیەکا بۆ ئەوەی بە عقارێکی باشە خێردانەوەی هەبێ ئەو کاتە بەڕاستی هەزار یەکسانە بە سفر و ئەم پرۆسێتی سەرکەوتوو نابی کە پرۆسێک و باسمان کرد بەڕاستی لەگەڵ ئەوەیە کە خۆشیتیایە
ناڕەحەتیشی تایە لەگەڵ ئەم ناڕەحەتیانەیە ئەبێ مەیدان بی پیاوی مەیدان بی ئەسپی خۆتی لێ تاو بی و بتوانی باوکێکی سەرکەوتوبی بۆی لەگەڵ دایکێکی سەرکەوتووە خێزانێکی سەرکەوتو پێک بێن. زۆر باشە دکتۆر، وێنایەکی ترمان هەیە وەک لە پێشەکەش ئاماژەم پێ کرد، خەڵکێک پێی وایە زەواج بریتە لە بێگاری، بریتە لە کۆڵبەری، بریتە لەوەی کە تۆ ژیانی خۆت، ماندووبوونی خۆت، گیرفانی خۆت، توانە و بەهرەی خۆت لەگەڵ کەسێکی ترا بەژەکەی کە هیچ پێویست ناکا و تەنانەت بۆم نەدەگوتێ من 5,000 بەشی هەفتەیەک مەکا 50,000 بەشی مانێکم کات چ پێویستەکە بڕۆم هاوسەرگیری بکەم. سبەی دووس پێشەگەر بە ناچاریان لەژێر زەخت و فشاری کۆمەڵگە و خێزانەکە هاوسەرگیری بکە، لەوەچێ ئەم وێنە و پێناسە خراپەی بۆ زەواج هەر کاردانەوەی هەبێت و بەردەوام لە یەس و ڕەشبینیا بژی کەم بۆچی خۆم تووشی ئەم بێگاری و کۆڵبەری و ناڕەحەتیە کرد کە لە کاتێکا پێشتر هەم زوگرد بووم، هەم ئازاد بووم، هەم بە موچە و بە بژێویەکی کەمتر ئەژیام. ئەمە وێنایەکی غەڵەت و سەقەت نییە کە پێت وابێ زەواج سەرلەبەری بریتە لە ناخۆشی، بریتە لە کرێدان، بریتە لە قەرزاری، بریتە لە کۆڵبەریکردن و ڕەنجکێشان بۆ خەڵکی دیکە. بەتاکید وەکو عەرزم کردی لە بیدایەتە زەواج ئەبێ خەڵکێک تێ بکە ئەمە سونەتی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام، ئەمە بەردەوامبوونی ژیانە. تۆ سبەینێ ئەگەر زەواج ناکەی ژیانت بەردەوام نابێت، تۆ سبەینێ نەخۆشەکەوی، تۆ سبەینێ پێویستیت بە هاوکاریە، تۆ سبەینێ هەر لەلایەنی ڕۆحی خۆتە، چونکە عولەمانی علم النەفس دەڵێن ئینسان لە 60 بۆ 70 لایەنە ڕۆحیەکەیەتی. ئەمر لایەنە ڕۆحی ئاسوودە نەبوو، جەستەت زۆر سحەتت تەواو بێ، لە ژیان تا نەخۆشیەکەت سەرێشەیەکت توش نەبوو بێ کە لایەنە ڕۆحیەکەت ئاسوودە نەبوو، ژیانت ئاسوودە نابێ. بۆ ئەو کەسانی کە ئێستا لە دنیاە لە شڵەپۆپەن لە مادەیە، لە شڵەپۆپەن حتا لەو بەختەوەری کە خۆیان پێڵێن بەختەوەری دنیا. حتا دکتۆر محەممەد ڕاتب نابلیسی ئەڵێ من دیراسی 100 کەسی دنیام کرد، 100 کەسێک ئەوانی لە دنیا زۆر پێشکەوتون، ئەوانی کە لە دنیاە قسە بۆ خەڵکەکەن، کتێبیانە یەشێ لەوانە دیل کارنجیە کە کتێبیەیە لەسەر بەختەوەری ژیان، لەسەر بەختەوەری خێزان. ئەمە لە ئاخیرا خۆی کۆشت چونکە لانی ڕۆحی ئاسوودە نەبوو. ئەم ڕۆحە پێویستی بە غیزائێکەیە، ئەم غیزە ڕۆحیە تەنها لە ئیسلامە هەیە. تەنها ئەو کەسە ئەتوانێت غیزای ڕۆحی بۆ تۆ فراهەم بێنە و بداتێک کە تۆی دروست کردووە. معقول نییە کەسێک تەشبیه نەبێ شەریکەیە کە سارێک دروستەکە، ئەم شەریکەیە زانێ ئەم سارەیە پێویستی لە چەنا بەڕۆنگۆڕینە، لە چەنا پێویستی بەسییانە هەیە، لە چێ ئاوە تەشبیه نەبێ. پەروەردگارێک تۆی دروست کردووە ئەزانەی غیزای تۆ چییە. تۆ غیزا ئەسەرەکیەکە واز لێهێنی ترکێکی کە غیزایەکی ڕۆحیە، ئەو کاتە لە سڵیا ئەچی لە 30 ژیانت، لە 35 ژیانت ئەچی لەوانەیە هەموو تواناکەی خۆت سەرفەکەی لەم توانایە لە 70 فرامۆش کردووە کابێ سەرکەوتو نابی، کابێ ژیان هاوسەرگیری هەر ئەوە نییە، کۆڵبەری نییە، هەر زەحمەت نییە، بەڵکو ڕاحەی نەفسیە، بەڵکو سوکنای وەکو ئاتەکەی کە باسمان کردوتمان ومن ئاياته أن خلق لكم من أنفسكم أزواجا یەکێ لە نیشانە و بەڵگەکانی پەروەردگار أن خلق لكم من أنفسكم لە نەفسی خۆتان تاکی بۆ دروستکردن، جوتی بۆ دروستکردن بۆچی؟ بۆی هەر لە ژیانە زەحمەت بکێشن، بۆی هەر خزمەتکاری خەڵک بن، بۆی هەر مناڵ پەروەردەکەیت و سبەینێ برد تێبگرێ، نا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة، مودة ورحمة فراهم بيني، ئاسوودەیی ڕۆحی فراهم بێنی. ئەم ئاسوودەیی ڕۆحیە لە پرۆسەی زەواج هەیە کە ژیان وەکو عەرزم کردن ئێژیان بەمە بەردەوامە بێ، ئێژیان سازی بەمە دروستە بێ. ئەگەر ئەو کاتە ژیان سازی دروست نەبوو قیامەتیشت بۆ دروست نابێ، چونکە لە پرۆسەی زەواجەوە تۆ فێرە بی چۆن خزمەتی دایک و باوکت کەی کە ئەو کەسێک کە لە دنیا دایک و باوکی لێ ڕازی بێ خۆی پەروەردگار بەهەشت لێداتێ. ئەو کەسێک کە بەدەم خەڵکانی ترەوە ئەچێ لێرە ڕۆحی هاوکاری دروست دەبێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێکی هاوکاری کەسێکی بەرامبەری بکە وەکو وایە یەک مانگ لە مزگەوتەکەی منە ئیعتیکافی کردبێ، کە لە مزگەوتەکەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام معلومە کە یەک نوێژ بە 1000 نوێژە، کە یەک نوێژ بە 1000 نوێژە ئەمە لەبەری هاوکاری کەسێکت کردووە. ڕۆحی هاوکاری لە عایلێکەوە لە زەواجەوە دروست دەبێ، ڕۆحی هاوکاری و لە دایک و باوکەوە دروست دەبێ، فێری هاوکاریە بی دوایی لە خوشکوبراوە دروست دەبێ. هەرم ئایلە گەورەیە ئەچێتەوە دەرەوە، ئەچێتەوە دائیرە، ئەچێتەوە حکومەت. ئێو کەسانی کاکە ئێستا وڵات بەڕێوە بن، خۆم کارەکتارانەی وڵات بەڕێوە بن لە ئاسمانەوە نەباریون، مەبەستم بەو کارەکتەرە تەندروستەکانە. ئەوانن هەر لە دنیاە لە عایلێکەوە دروست بوون، لە مناڵێکەوە لەسەر بێشکەوەکەوە ئێستا حکومەتداریەکەن کە هەبوو تۆ سبەینێ لەم عایلەوە فێر نەبی،
تۆ ناتوانی ئیدارەی 5 کەس پێچکە لە 5 کەسی خێزانەکەی خۆتان نەتوانیەوە سەرکەوتوبی کابوو زەواج نەخر زەواز تەنها کۆڵبەری نیە زەوا تەنها ناڕەحەتی نیە بەڵکو ئاسوودەیەکی تەواوی ڕۆحیە کەم ئاسوودەیە ڕۆحیە لە زەواجەوە لە پرۆسەی زەواجەوە دەست پێک کاتێک هاوسەرگیری قەڵایەکە پڕە لە ئاسوودەی ڕۆحی بۆ ئێمە و توانێ خۆراکی ڕۆح بە ئێمە ببەخشێ و ئاسوودەی ڕۆح بە ئێمە بەخشێ بۆچی زۆربەی هاوسەرگیریەکانی ئێمە سەرکەوتو نابێ بەپێی شەریعەت و بەرنامە و یاسای ئیسلامیش جێبەجێ دەکرێت و دەشتن بەڕێوە بەڵام سیرەکەین نە ئاسوودەی ڕۆحیە دۆزنەوە نە سکوونەت و مەوەدە و ڕەحمە دەبدۆزنەوە و سەرنجامیش شیرازەپسان و جیابوونەوە تەنانەت تازەترین ڕێژە دەڵێ لە 2010 تەنها لە شاری سلێمانی 7000 ڕێژەی تەلاقمان هەبووە تەواوە ئەگەر بڵێ 7000 من ئەوەی داتانی کە پرسیارم کردووە لە مەحاکیمە زۆر لەوە زیاتر بەتەکی لەوە زیاترە ئەوەی کە زەواز لە وڵاتی ئێمە با بڵێن لە شەرقی ئەوسەتا تا ڕادەیەک سەرکەوتوو نەبووە ئەوەیە کە ژن و مێرد ئەوەیە کە کوڕ و کەچ هیچیان واجبی خۆیان نازانن ئەگەر ئینسان واجبی خۆی بزانێت لە هەر ئەرکێکە سەرکەوتووە بێ لە خوێندنە واجبی خۆ بزانی سەرکەوتوبی لە کەسابەتە واجبی خۆت بزانی سەرکەوتوبی لە پرۆسەی زەواجە ئەگەر کوڕ کە ئاچێ ئەبێ بە باوک و کچ ئەبێ بە دایک ئەگەر ئەم دوانە واجبی خۆیان بزانن پرۆسەیەکی زەواجی تەواو تەندروستە بێ حەزەکەم بیشارەت بە چەند خاڵێ بکەم کە باڵێن ئەواجباتی کوڕ چییە و واجباتی کت چییە کە ئەچنە پرۆسەی زەواجەوە ئامانە پێ لە ژیانی خۆیانە بکەنە واقع سەرکەوتووە بن چونکە پرۆسەیەک نییە کەس نەتوانێت پێ وێر ئێمە قدوویەکمانەیە کە پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام زۆر لە خەڵکی ئاساییتر زەواجی کردووە واتە ئێمە توانین 4 خێزان بێنین ئەو زۆر لە 4 خێزان زیاتری هەبووە وە توانیوێتە سەرکەوتوبی ئەو قدووی ئێمەیە ئێمە بەس شاو لەو بکەین سەرکەوتووە بین چونکە بۆ حتا لە خۆشەویستیە حتا لە ئولفەتە حتا لە تەعامولە بڕۆ تەعاملی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بخوێنەرەوە ئەو کاتە ئەتوا ئەزانی کە پرۆسەی زەواجە چەنە سەرکەوتوو بووە ئەو ڕێڕەوە بگرێتەوە تۆش سەرکەوتوبی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئینسان بووە بۆ خوا نەیەتوانی مەلایکەتێک دابەزێنێتە سەر زەوی هەر ژوبرەیت خۆی بکە بەڕابەر و پێشەوا و پێغەمبەر ناوی بنێ پێغەمبەر لەسەر زەویە چونکە ئەو کاتە ئینسانەکان قسەیان نەبوو بۆچی ئەبێ پێغەمبەر بۆ بێ مەلایکە بێمە ئینسانی نا لە جنسی خۆت مرۆڤێکی بۆ کردویتە نوێنەری تۆ مرۆڤێکی بۆ کردوتە ڕاهبەری تۆ بۆ ئەوەی تۆ قسەت نەمێنێ وەکو تۆ زەواجی کردووە وەکو تۆ خەویە بووە وەکو تۆ نەخۆش کەوتووە وەکو تۆ نەک لە تۆ ئەشەد البەلائی ئەلەنبیا لە تۆ زۆر تووشی ناڕەحەتی زیاتر بووە کەچی لە پرۆسەی زەواجەوە ئێمە باسەکەی زۆر سەرکەوتووە خاڵ یەکەم من حەزەکەم باسی واجباتی مێرد بکەم واجباتی کوڕ کە ئەمانە جێبەجێ بکات سەرکەوتوو بێ خاڵ یەکەم بزانێ خۆشەویستێکی حەقیقی بۆ بەرامبەرەکەی هەبێ واتە ئیحسانی هەبێ واتە مەوەدەی هەبێ واتە ڕەحمەی هەبێ واتە سەکینەیەکی تەواو بەرقەرار کە لەم خۆشەویستی حەقیقەیە ئەتوانێت سەرکەوتوو بێ خاڵێکی تر دابینکردنی پێداویستیەکانی زەواج واتە پێداویستەکانی بەرامبەری یعنی کچێک یەتە ژیانی تۆوە کۆمەڵی پێداویستی هەیە تۆ ئەتوانێت پێداویستیانی ئەو پێداویستیانی کاڵێن پێداویستی یعنی پێداویستی حەقیقی کە پێویستە بۆ پرۆسەی زەواج ئەو کۆمەڵە کەمالیاتە ناڵین کە زۆرێک لە کەمالیاتەکان شتی زیادەن و دوایی ئەبنە هەڵوەشانەوەی خێزان نا ئێمە باسی ڕغەباتەکەین ئەو ڕغبانەی کە لە ژیانێکی حەقیقی زەواجە پێویستە تۆ توانی ئەوانە دابینکەی ئەبێ یەکەم جار خۆت ئامادەکرد بێ ئەوانە دابینکەی ئەو کاتە زەواجێکی سەرکەوتووە بێ خاڵێکی تر ئەتوانیت جەوێکی ئارام و جەوێکی تەواو ڕاحەی نەفسی فراهەمکەی ئەگەر ناتوانانی ئەمە بکەی جارێ دەست پێ مەکە هەڵبەتە ماوتە کەمە خاڵێکی جەوهەریە پێویستە زۆر مەسەلەن مرۆڤەکان با بڵین ڕەگەزی بەرامبەر کە بەمە باسی پیاوەکەین پیاو ئەمجەوە ڕۆحی ئەمجەوە نەفسیە فراهەم بێنە جا بچێتە پرۆسەکەوە چەند خاڵێکی تر بۆ ئەوەی مەجال هەبێ باسی بکەین ئەی بەرامبەرەکە کچەکە بێ چی بکە ئەویژە بێت چەند خاڵێک لە خۆیان بەرجەستەکانیم خاڵان لە خۆیان وجودی هەبێ ئەنجا بچێتە پرۆسەی زەواجەوە هەرەوەنا لە ڕێگەیەکی فەیسبوکەوە هەرەوەنانە مەسەن لە ڕێگەی دووسێ نامەوە هەرەوەنار کە لە جامیعە بینیوێتی و کۆمەڵە شکل و کۆمەڵی دیکۆر و حساب لەسەرم شکلی دوکۆرە بکە پشتی پەردە هیچی ئاگادار نیە و نازانێ نا پشتی پەردە بزانە ئەنجا بچۆرە ژیانی هاوسەرگیریەوە ئەتوانی مەسەلەن تۆ کە ئاچیتە بەبەسم کچەکە ئەم کچە ئەتوانێت کە ئاچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە ئیتاعی مێردەکەی بکە ئیتاعیکی معروف
طبعا لا طاعة لمخلوق في معصية الخالق، أما هذا ببروسي زواجش الدروستا كابوك بمعروف أتواني طاعي مردك بكي أتواني لقل أم كريا بردوام هاوسرگیریە کەتان لە شێوازێکی شەرعیە داواکاریەکی بێ بۆی جێبەجێ بکەی یا ناتوانی ئەگەر نەتوانی مەچۆرە ئەو پرۆسەیەوە بۆیە عایلەیەک تەدمیر نەکەی. خاڵێکی تر ئەتوانی پارێزگاری لە ماڵ و لە کەرامەت و لە شخصیەتی ئەم مێردەی خۆت بکەی ئەم کوڕە بکەی کە سبەی ئەبێتە هاوسەرت ئەگەر ناتوانی دیسان مەچۆ ئەگەر ئەتوانی ئینجا یعنی ئەم خاڵەشت تایە بچۆ. خاڵێکی تر ئەتوانی شعوری هەست و شعورەکانی پارێزی مڕاعاتی هەست و شعوری مێردەکەت بکەی بۆی کە بە ڕوود گەشت بێ بە ئەوەی کە پێداویستەکانی جێبەجێ بکەی بۆی لەگەڵ حەز و ئارەزوەکانی بی بەوەی کە لەگەڵ خۆشیەکانیە خۆشی دەربڕی لەگەڵ ناخۆشیەکانە تووشی حەزین و ناڕەحەتی بی ئەتوانی ڕۆحت لەگەڵ یا بکەی بەیەک ئەگەر ئەمەت هەیە ئەگەر ئەم کچە لەگەڵ ئەم کوڕە بە تەمای ئەمانە بکە ئەو کاتە ئەم خاڵەشی تایە ئەم خاڵەش بچۆ لەسەر خاڵێکی تر. چونکە ئەمانەی کە ئێمە باسیەکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وا بووە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ خەیركم لأهلی وأنا خەیركم لأهلی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من باشترین کەس بووم بۆ هاوسەرەکانم بەبێ ئێوەش باشترین کەس بن. حتا لە حەجەتول الوداع لە حەجی ماڵئاوەیە فەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئیستەوصوا بالنساء خەیرا وەسیەتیان بووە کە لەگەڵ ئافرەتانە باش بن. ئەمە قودوەی ئێمەیە دەتوو ئەم ڕێگەیە بگرە ئەم ڕێگەیە بەرمەدا چاو لە ڕابەرە ڕۆحیەکەی خۆت لە سەورەرکەی خۆت لەوەی کە هیچ شتێک نەماوەتەوە لە ژیانی هاوسەرگیریە بگرە لە هەموو ژیانی تۆیە لە هەموو بوارەکانە باسی بکە کە ئێمە باسی ژیانی هاوسەرگیریەکەین. ئەم هەنگاوانەی ئەول بە شوێن پێی ئەوا بڕۆ قەت تووشی نەهامەتی نابی چونکە گەورەترین خزمەتی بەم پرۆسەیە کردووە. ئایا تۆ ئەتوانی تەواو لە خزمەتی هاوسەرەکەی خۆتابی کە دەیان نمونەی جوان هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانی هاوسەرگیریە کە ئێمە لەوە چێ یەک نمونەیان جێبەجێ بکەین تەواو ڕۆحمانەکەینەوە بۆ یەکتر کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لە هاوسەرەکانی لە ماڵی عایشە بوو یەکێک لە هاوسەرەکانی کە خواردنێکی بۆ هێنا ئەم خواردنە کە عایشە خواردنەکەی بینی لە تووشی غیرە بوو لە ماڵی هاوسەرێکی تریەوە بۆ هاتە بوو یەکسەر خواردنەکەی قاپە خواردنەکەی وەرگرت و کە بە کەسێکی ترە ناردبووی یەکسەر یای بە ئەرزا خواردنەکەی ڕشت و کاسەی خواردنەکەش و کاتەکە لە قوڕ دروستکرا بوو شکاندی. پێغەمبەر ئەبێ هەڵسوکەوتی ئەمە چی بێ لێرەیە ئەگەر کەسێک دوو هاوسەریە بێ لە ماڵی هاوسەری دووەم و خواردنێکی بۆ بێ هاوسەری دووەمی لەبەر دەوی مێردەکە بیا بە ئەرزا خواردنەکە بڕێژێ و قاپەکەش بشکێنێ ئەبێ مێردە چی بکە. تەسەورەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چی کردووە بە ڕۆحێکی زۆر فرانەوە بە سنگێکی زۆر فرانەوە زۆر بەهادیئی چوو لە قاپەکانی خۆی ئەوەی لە ماڵی عایشە بوو قاپێک و دەفرێکی هێنا پەڕی کردەوە لە خواردنەوەی عایشە ئامادەی کردبوو بەو کەسەیان ناردی وتی بڕۆ بۆ ماڵی فڵان کەس بڵێ ئەمە عایشە بۆی ناردووی لە جیاتیەوەی کە تۆ خواردنت بۆ ئێمە هێناوە ئەویش ڕەدی کردوێتەوە با بڵێن خواردنێکی تری نوعێکی تری خواردنی بۆ ناردووی ئاوی کرد بە ئاگرا و مشکلەکەی حەڵ کرد و عایشەش لەوێ بەخۆیان چووە و پەشیمان بۆ لەو غیرەی کە هەیبوو. یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەیان نمونەی لە ژیانی هاوسەرگیری خۆیان دەیان نمونەی جوانی ئاوای هەبووە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی لە هاوسەرەکانی عاجز نەبووە لە هاوسەرەکانی زویر نەبووە بەڵێ بەمەنگ لە هاوسەرەکانی عاجز بووە بەجێی هێشتون تا مشکلەکە حەلە بێ نەک مەسەلەن مشکلەکە گەورە بکە چۆ لە مزگەوت تا ماوەتەوە تاعات و عیبادەتی خۆی کردووە کاتێک هاتوێتەوە بۆ ماڵەوە ئاو بە ئاگراکرا و هیچ مشکلێکیش نەماوە. نمونەی وامان زۆرە لەوە چێستا بەرپرسیارەتی واجباتی ژن بەرامبەر بە پیاو چی ئەمە جەنابەت ئاماژەت بە واجباتەکانی پیاو کرد بەرامبەر بە خێزانەکەی خێزانە بێت چ واجبات و ئەرکێکیە بێ بەرامبەر بە پیاوەکەی کەمێک باسی ئەوانەشمان کرد کە بە ژن واجباتی چیە بەرامبەر پیاو یەکەمیان وتمان ئەبێ خۆی ئامادە بکە کە ئیتاعی ئەم مێردەی بکە واتە بەگوێی ئەم مێردەی بکە لە هەر پێداویستێکی هەیەی لە پێداویستیە چاکەکانە. خۆ ئەگەر وەکو عەرزم کردی وتمان لا طاعة لمخلوق في معصية الخالق مێردی ژەگرێتەوە ئەگەر ئەم مێردەی تۆ شتێکی خراپی پێوتی ئەگەر وتی بێ ئەمری خوا بکە ئەگەر وتی مەسەلەن شتێکی خراپی پێوتی لە شەرعا ناتەن دروست بوو ڕێگەی پێنەدرابوو تەبعاً تۆ بەگوێی ناکەی بەڵام ئەگەر لە ژیانی هاوسەرگیری و پێداویستی هاوسەرگیریە شتێکی پێویست بوو تۆ نابێ مەسەلەن بۆ نمونە غڕورێکت بۆ دروست بێ جا فەرقی چێ و کەسابەتەکەم دیش کەسابەتەکەم بۆ بێ من پێداویستەکانی ئەو ئامادەکەم ئەو لە دایرێم دیش لە دایرم بۆ من شهادەکەی من لەو شهادەکەی ئەو کەمترە بگرە لەوە چە من شهادەکەم لەو زیاتر بێ بۆ ئەو خۆی بە چێ زانێ ئەو لە عایلەیەکی ئەوەندە ڕاقیە نەخر باوکی من فڵان کەسە و چی و ئەمانە و کا بێ
بۆچی من هەبێ ئەبێ بەگوێی ئەو بکەم ئەبێ مەسەلەن ئەو زیاتر خزمەتکی من یا خزمەتکاری من بێ ئەگەر ئالێرەوە مەسەلەن هاوسەرەکان و بەتایبەتی کە ئێستا باسی کچەکەین یا باسی کچەکەین لە دایکەکەین ئەگەر ئالێرە ئەم سەرنجانی بۆ دروست بوو ئەو هاوسەرگیریە ناتەن دروست دەبێ ئەبێ وا بزانێت کە ئەمە هاوسەریەتی کە پێویستە بەیەکەوە دڵیان بۆ یەک بکەنەوە ڕۆحیان بۆ یە بکەنەوە پێداویستەکانی یەکتر جێبەجێ بکەن لە هەموو پێداویستەکان معروفەکانە کە ئەگەر بێ ئەمری خوایتیانە و بێ ئەمری شەعری پەروەردگاریتیانە بوو ئەبێ هەمووی جێبەجێ بکەن لێرە چۆ پرۆسی هاوسەرگیریەوە ئەو ئەتوانێت زۆر باشە هاوسەرگیریەکی تەنگ دکتۆرگیان بێگومان زۆر جار لە کۆمەڵگەی خۆماندا ژن و پیاو یام کوڕ و کچەکە هیچ کێشەیەکیان نییە ئەوەی کە دەبێتەوە کاری کێشە ئەوەی کە پردی نێوان ئەم کوڕ و کچە تێگەدا ئەوەی کە شیرازەیەم خێزانی ئەم کوڕ و کچە تێگەدا ماڵە خەزورانن لە هەردوو لاوە ماڵی کچ بێ یا کوڕ بێ ئەو ڕووداوەش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چێ بە ماڵی فاتیمەی کچی دەبینێ جۆرێ لە تووڕەیی و عازی پێوە دیارە و سێرەکە لەگەڵ عەلیا بووەتە شەڕیان و ئەویش دەچێت بە میهرەبانیەکی زۆرەوە هەڵی دەستێنێ لە مزگەوت و دێنێ و ئاشتیان ئەکاتەوە ئەمە نمونەی ئەوەیە کە تۆ وەکو کەسی سێم نەک ڕۆڵت نەبوو لە تێکدانی عایلەکە بەڵکو عایلە تێکچووەکەش پێکەوە نووسێنیتەوە و پێکەوە گریانە دەیتەوە کۆمەڵگی خۆمان تا ئێستاش زۆربەی بەدەست تەداخولات و کاریگەری و قسەی خەزور لە هەردوو لایان بۆ من تش و براژن و هەوێ و ئەم شتانەوە دەناڵێنێ تۆ چۆن ئێمە خێزانێک بنیاد بنین دوور بێ لەمە و چۆن چی بکرێ لە کەمکردنەوەی کاردانەوە و کاریگەری و قسە و تەداخلاتی کەسی سێم ئیتر دراوسێ بێ یا ماڵە خەزوران بێ ئەوەی کە بەڕاستی ئێمەی با بڵین کوشتووە لە پرۆسی هاوسەرگیریە چاولێکەریە چاولێکەری بۆتە خۆرکە چۆتە هەموو ماڵێکەوە ژیانی زۆرێک لە هاوسەرەکانی تێکداوە بۆ ئەم چاولێکەریە ناڵێ پرۆسی زەواج بەردەوام بێ بۆیە کە دوو کەس هاوسەرگیریەکەن ئەوانی تریژ ئانەوێت تەقلیدی ئەمان کەن واتە ئینسانەکان تەبعیان جایە ئینسانەکان ژینگایان جایە ئینسانەکان حتا لانی زاکر و مێشکیان جایە کابێ ئەم جاییە ئەم فرە جاییە فرەخێزان دروستەکە ئێمە هەمومان لێک ناچین عایلەکان هەمویان لێک ناچن یعنی ناکرێ من و تۆ لە ژیانی هاوسەرگیریمانە لاسایکردنەوە یەکتر بکەین هەندێشت بۆ ژیانی هاوسەرگیری من تەندروستە لەوەچێ بۆ تۆ تەندروست نەبێ و پێشاوانەکەی لە بۆ ژیانی هاوسەرگیری تۆ تەندروستە بۆ من تەندروست نەبێ بۆیە لاسایکردنەوە و ئەکا لە ئێمە بەڕاستی کە ژیانی کۆمەلگا و ژیانی خێزانداری ئێمە تێک بدا بۆیە جاری وایە ئەو کەسانی کە مەسەلەن هاوسەرگیریەکەن دوایی ئەچێتە مەحکەمە حاکم پرسیاری دەکە ئەمە بینیومانە حاکم پرسیاری لێکە ئەڵێ چی مشکلیەکتان هەیە بە کچەکاڵێ مەسەلەن چی مشکلێت هەیە بە کوڕەکاڵێ چی مشکلێک هەیە ئەم کچە ینی مەسەلەن خەلەلی چییە ئەڵە وڵای هیچ خەلەلی نییە ئەی بۆ جیابنەوە وڵای کاکە هەرچەند خەڵکە بینم ئەڵێ سەیری تۆ کەم خاوەنی فڵان شادا لە فڵان عایلە نازانم چۆنم کچە تێناوە نازانم چاوت نەبوو نازانم لەو کاتەیە نازان تۆ بڵی تو شوێر نەبوو بیانی ئەی دکتۆر عینێکی بۆ نەنووسی بەم کچەت نەبینی باچی ئەخڵێک لەگەڵ ئەمە هاوسەرگیریت کرد تەداخلاتی خەڵک یەکسەر لەوێ ئەخر کاکە دێم کچە عیبینی ئەخر تۆ خۆت پێڕازی ئەخر تۆ ژیانی هاوسەرگیری بۆ خەڵک پێگەێنی یا بۆ خۆت یعنی تۆ لەگەڵ ئەمە یاژی یا خەڵکێکی تر لێ وڵی دکتۆر یاراخر من ناشتوانم بەڕاستی واز لەو قسانە بێن و ئەمانیش ڕۆژانە تەسیریاتەن لەسەر من دروزە بێ و ڕۆژانە یەنە سەر ژیانی منەوە بۆیە من هەل ئێستاوە پێم وایە جیابمە لەم هاوسەرم باش هەوجاری وە لە بەرامبەریشی پرسیارەکە لە کچەکە پرسیارەکرێ تۆ بۆچی لەگەڵم کوراجابیت و مشکلت چییە خەلەلی چییە خزمەتت ناکە مەسەلەن پێداویستەکانت بۆ جێبەجێ ناکە فەقیرە ناتوانێت پرۆسی هاوسەرگیری بەردەوام بێ ڕەزیلە نەوەڵام خاڵانێکی تیان لە ئەمیان هەمووی باشە ئەی بۆ وڵی من هەستەکەم مەسەلەن وەکو عرضم کردی من دکتۆرام هەیە و خەڵکێک گەڵێ مەسەلەن بۆ نمونە تۆ چۆن بە دکتۆرایەکەم بە کالۆرەسی یا ماستەریە تۆ هاوسەرگیری لەگەڵەواکەی یا چۆن مەسەلەن ئەم تا ئێستا ماڵی 2 ساڵە ماڵی هاتۆتە شار تۆ لە شارە لەدایک بووی ئەکرێت تۆ کەسێک بەس لە شارە لەدایک بوو بێ بە هەموو سەقافەتەوە وازانێت سەقافەت و ڕۆشنبیریەوەی کەسێک لە شارە لەدایک بوو بێ کەسێک لە لادەیە لەدایک بوو بێ ئەم سەقافەت و ڕۆشنبیرە لەوانیە کابووی ئەم قسانە تەسیر لە منەکە و هەستەکەم دڵم تون بوو بۆیە لە ئێستا و هەست ئەم هاوسەرگیری واز دەبێنی کە ئەم تەداخولاتانە ئەم چاولێکەریانە بەڕاستی زۆرێک لە عایلەکانی تێکداوە بەڵێ تەبان ئەمە تەداخولاتێکی ناتەندروستە جاری وایە لە ڕەفیق دروستێکە بۆی کە لە جامیعە و کۆمەڵێ دۆست و کەسیان بۆ دروست بووە کۆمەڵێ ڕەفیقیان بۆ دروست بووە هەردوو کەسەکەمان تەداخولەکەن یا لە ماڵە خەزوری کەسێکیانەوە یا حیا جاری وایە لە گەڕەکەوە
جاری وا لەو شوێنی ئیشی تیاکە لە دایرەکەیەوە لێەوە کەسێک کۆمەڵێک خەڵکێک تەداخولەکە اینجا وایە کە تەداخولەکە ناحەزە بەوەی حەز ناکە ئەمانە پرۆسەی زەواجیان کردووە حەزی کردووە مەسەلەن پێشتر ئەم کچی خۆشویستوە کە زەواج لەگەڵ کەسێکی تراکە ئەڵێ خۆ ئەگەر مادام بۆ من نەبوو ناشەڵم بۆ ئەو بێ لێرە ئەمە بیر ناکاتەوە دوو کەسەکەی تر بیر ناکانەوە کاکە ئەمە مەبەستێکیە کە ئەم قسانە بۆ تۆ کە ژیانی تۆ تێک باو بێتە ژیانی تۆوە نا وەڵی هەڵبەتە وایە هەڵبەتە خەڵک وایە مابینێ بۆی ئەم هەڵبەتە و چاو لێکەریانە ئەچنە با بڵێن کڕۆکی ئینسانەکانەوە بە مولولە خوێنەکانە ئەڕوا و ژیانی هەوسەرگیری تێ دکتۆر باست لە خۆشەویستی کرد چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژێکە ناونراوە ڕۆژی گیانی ڤالانتاین یا ڕۆژی خۆشەویستی ئایا ئیسلامی پیرۆز بەدەر لە دیاریکردنی ڕۆژێک و قەتیسکردنی خۆشەویستی لە ڕۆژێکە هیچ گرنگێکی بە خۆشەویستی نێوان هاوسەرەکان داوە؟ ڤالانتاین بەڕێزان یعنی من زۆر بەلام و غەڵەتە هەموو خۆشەویستەکەی مەکو بێتەوە لێک ڕۆژە پێدانی گوڵێکی سوور لێک ڕۆژە کە بۆ بزانی خۆشەویستیە قورئانە فەرمێ وعاشروهن بالمعروف لەگەڵ هاوسەرەکانتانە ژیانێک بەرپا بکەن بالمعروف واتڵە مطلقە و مقید نییە پەیوەندی نییە بە یەک ڕۆژ و یەک هەفتە و یەک مانگەوە تەواوی ساڵ تەواوی ژیانە دەبێ ئەبێ بە معروفی هاوسەرگیری بکەی من یەک نمونە هێنمەوە بۆ ئەمە وا بزانم ئەگەر سەرباسی هەموو باسەکە بێ ئەمە ئیتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستی بۆ هاوسەرەکانی دوای 10 ساڵ وەفاتی خەدیجە کە لە مەککەوە ڕۆژ بۆ مەدینە و هیجرەتی کرد دوای 10 ساڵ لە ناڕەحەتی دوای 10 ساڵ لە تێپەڕبوونی ئەمەم و شەڕ و ئاژاوە و دەعوە و بانگەوازە کە چووە بۆ مەکە لە مەکەیە دوای فەتحی مەکە لە دەرگای پێغەمبەری خۆیاندا عەلەیهی سەڵات وەسەلام وتی هەستەکەم ئەم لە دەرگادانە لە دەرگای هالەی خوشکی خەدیجە وتی چۆن نزانی پێغەمبەری خوا وتی خەدیجە ڕەحمەتی خوای لێ بێ بەو شێوازە لە دەرگایە خۆزگە هالە بوویایە تۆزە دڵم ئاسوودا بوو کە تەنها هالەی خوشکی خەدیجە دوای 10 ساڵ لە دەرگادانی هالەی خوشکی خەدیجەی لە بیر ماوە دوای ئەمە ناڕەحەتیە فعلا کە لە دەرگایاندا سیلەکەن هالەی خوشکی خەدیجەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام ئەمە خۆشەویستیە بۆ خێزانەکان ئەمە بەختەوەریە دوای 10 ساڵ لە دەرگادانەکەی خەدیجەی بیرماوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامی شارباژەڕی بەداخەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو سپاس بۆ بەڕێزتان کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز بوو سپاس بۆ زۆرمانەکە زیاتر باسی مۆزوعەکەی مۆزوعی گرنگە دیارە کاتەکە دەرفەت نادا بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش بە ئومێدی خێزانێکی سەرکەوتوو تۆکمە و ئاسوودە تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم مەرشاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ